ئەگەر ئێمە پێم باسی گەندەڵی بکەین گەندەڵی بەعام کۆمەڵگای گرتوێتەوە بەڵام ئەگەر بزانین بڵێن ژنان بۆچی یەکەم فئەن کە تووشی قەیرانەکە ئەبن لەبەرەوەی ژنان زۆربەی بەرپرسایەتی لەسەر شانی ئەوانە هەبەرپرسایەتی خزمەتکردنی خێزانەکە بەڕێوەبردننی خێزانەکە و زۆر جار تەنها هەر خێزان نیە دایک و باوکە برایە ژنێک لی بەرپرس دەبێ و هەروەها ئەگەر بێ باسی ئەوە بکەین کە ژنان لە کۆمەڵگا زۆرترین تووشی ئەو قەیرانە ئەبن لەبەرەوەی کە کەمتر دەستگەشتن بە داهاتەکان. گەندەڵی بەعام ئەگەر باسی بکەین نەخۆشیێکی کوشندەیە چونکە ئەو نەخۆشیە کە ڕێگەکانی بڵاوە لە کۆمەڵگا هیچ کەس بێبەش ناکات لەمە ئەگەر بین باسی کۆمەڵگاکەین و بارگرانی ئەخاتە سەر ژنان لەبەرەوەی کە زۆر جار ژنان بەهۆی گەندەڵی و تووشی زۆر نەهامە دەبن تووشی دەستدرێژی سکسی ئەبن تووشی یعنی کۆمەڵێک گرفت کە بڵێن نەخۆشیە باری دەرونی تێگەچێ بەهۆی ئەوەی کە ئەو گەندەڵیانە دەچێتە سەرشانی ئەوان بەهۆی کۆمەڵگاکەیەکەوە ئەکا یان بەهۆی ئەم دەسەڵاتانەیەکەوە دەکات بارگرانیەکان بەسەر ژنان بێ. ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین بڵێن بۆچی وایە لەبەرەوەی کە سیستەمێکی ناڕێک هەیە لە کۆمەڵگاکەدا مافی ژنان و داهاتی ژنان تەرخان نەکراوە کە ژنان ئەو بارگرانیان لەسەر کەم بێتەوە. گەندەڵی بەگشتی ئەگەر بەگشتی باسکەین بەگشتی عێراقا ئەگەر بین لە هەرێمی کوردستانیش باسکەین هەرێمی کوردستانی بێبەشنێت لە گەندەڵیەکان وەک ئەبینن کە ئەو دۆخە هەمووی گرتوتەوە بەهۆی ئەوەی ناڕێکی سیستەمی بەهۆی ئەوەی ناشەفافیت بەهۆی نەعەدالیەت نادەتپەروەری هەیە ینی بە هەموو شێوەیە یەکسانی نییە لە ناو کۆمەڵگاکە یەکسانی دابشکردنی کار نییە لە ناو کۆمەڵگاکە و بەتایبەتی بۆ ژنان ئەو ژنانێک کە کاریژەکەن هەڵبەتە تووشی گرفت و بربەستی زۆرە بنەوە کە دەستیان بەکار کردووە دەستیانەکە بە داهاتێک کە لە ڕنج و قوت و ماندووبوونی خۆیانە کار ئاسانی نییە بۆ ژنان کە بتوانن بە ئاسانی کارەکانیان جێبەجێکەن. بەتایکی دەگەر بین لەبەرەوەی پلانێک و سیستەمێکی تۆکمە نیە لە کۆمەڵگاکە و شەفافیت نییە و ناداتپەروەری هەیە و یەکسانی نییە لە دابشکردنی داهاتەکە بە دەرەجەیەک ئەگەر بین باسی ئەو بکەین دامەزراوەکان حکوومەت دەسەڵات ئەو بەرپرسانەی کە کار لەسەر کۆمەڵگاکە ئەکەن و بەرپرسن لە کۆمەڵگاکە چونکە ئەمە هەر چۆنێک باسی بکەین ژنان پێویستیان بەوەیەکە خزمەتگوزاری زیاتر بچێتە بەردەستیان کاتێک کە خزمەتگوزاریەکە بەو لاوازێ و بە گرانی و کە نەگەن دەستیان نەیگێتە کەواتە تووشی بارگرانێکی قورس دەبن دەربارەی ئەمە بۆیە گەندەڵیەکان کە بڵاو بێتەوە لەبەر نەبوونی سیستەمێکی دادپەروەریانە بۆ دابشکردنی داهات و سامانی ئەم هەرێمایان ئەم دەوڵەتی عێراق وەگەر بە هەرێمیش بڵێن بە هەرێم لەبەرەوەی کە ئەو یەکسانیە نییە ناداتپەروەری هەیە. بەتەئکید ئەو خزمەت گوزاری سادانەی کە ئێمە ئەمڕۆ باسی ئەەکەین لە کۆمەڵگا ئەوەیە کە تۆ بڵێن ئاوە کارەبایە پێداویستیەکانی تەندروستیە ڕێگەوبانە جادەیە ئەمانە هەموو خزمەت گوزاری سادەیە ئەبێ ژن و پیاوی دەستیان پێ بکات تەنها هەر بۆ ژن نییە ئەو بۆ ینی مافی تۆیە ئەبێ چێ دابینیکە دەسەڵات دابینیکە دەسەڵات و حکومت ئەبێ ئەمانە دابینکەن بۆ کۆمەڵگاکە بەڵام کە ئەمە دابین نەکرا کۆمەڵە گرفت دروست دەبێت لە ناو خێزانەکەش چونکە کاتێک کە تۆ ئەگەر ژنێک ئەرکێکی بە بەڕێوەبردننی ماڵی لەسەر و خزمەتکردنی ماڵ و مناڵەکەی لەسرە کاتێک کە هاوسەرەکەی قورسایی ئەکەوێتە سەر ژیانی و کە دەست نەگا بۆ خزمەت گوزاریانەوە ئەو داهاتی نەبێ کە بتوانێت مناڵەکەی لە خوێندنەکە لە خوێندنەیەکی باش یان کاتێک کە تەندروستی خراپی دکتۆرێکی باشی پێ بکایان بڵێن کۆمەڵی خزمەت گوزاری ترا کەواتە ئەلێرە کێشە و گرفتەکان دروست دەبێت لە ناو خێزانەکەش کە کێشە و گرفت دروست بوو لە ناو خێزان تەمان خێزان لێک هەڵدەوەشێتەوە زۆر جار بەهۆی نەبوونی داهاتێک کە ئەو خێزانە بتوانێت چارەسەری گرفتەکانی پێ بکە. بۆیە ئەگەر باسی گەندەڵی بکەین گەندەڵی زۆر جار لە ڕێی ئەوەی کە زۆر جاری وا هەیە لە ڕێەوەی کە بژێوی ژیان بۆ بژێوی ژیان گەندەڵی دروست ئەبێت کاتێک کە بژێوی ژیانی دەست نەکەوێت کەسەکە جا چی پیاو بێت چ ژن زۆر جار لەبەر خاتری ماڵ و مناڵی دەسەبا بۆ زۆر شتی ناشەرعی گەندەڵی بڵێن کۆمەڵێ ئەوانەی کە دەزانین ئینجا دزیە ئینجا ساختەکاریە ئینجا ڕەشوەیە ئەو نۆ ئەشتانەیە ئەمانە وای لێ دەکا کە
کۆمەڵگا ینی خێزانەکە یان ژنەکە یان پیاوەکە بەرەو لا ڕێدە بڕوات. دەست نەگەشتن بە خزمەتگوزاریەکان نایەکسانی دروستەکە لە نێوان ژنی و پیاوە، لەبەرەوەی زۆر جارە بینیم پیاوان دەستیانەکاتە هەموو خزمەتگوزاریەکە، بەڵام لە هەمان کاتا ژنەکە ناکات، دەستی ناکاتە هەموو خزمەتگوزاریەکە، وەک داهاتە، وەک کارە، وەک کۆمەڵە خزمەتگوزاری تر کە پێویستە بۆ ژنانیش دابینکرێ وەکو پیاوان، بۆیە نایەکسانێک ئەبێت لە نێوانیان و هەر هەشە لە کۆمەڵگاکە، تەنانەت هەلی کار زۆر جار بۆ پیاوان زیاتر وەک بۆ ژنان. لەبەرەوەی کە سیستەمەکە بەو شێوازە کارەکە لەسەر لەبەرەوەی بۆیەکە لەبەر ئەوەی کە ژنان وەکو پێم وتی زۆر جار دەستیان ناگاتە داهاتەکان لە ئاستی بڕیار دەرنین کە بتوانن کارەکان بکەن. ئێمە زۆر ژنی بەرپرسمان هەیە لە شوێنێکن کە بۆیان هەیە کۆمەڵێ گرفتی ژنان چارەسەر بکەن، بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی کە بڕیار بە دەستەکانی خۆیان لەسەر و خۆیان ناتوانن ئەوان وەکو ژنێک کار بکەن، بۆیە ئەبینین زۆر جار ژنان لە بڕیاردانیش بە تەواوەتی ناتوانن کاری خۆیان جێبەجێ بکەن و نایەکسانێک دروست دەبێت لەو کاتە. لەبەرەوەی خۆی دامەزراوەکان ئەگەر بینە سەرەوەی کە بیستین هەمویان خۆیان لە پێش هەموو شتێک نەشەفافن، نا بە هیچ شێوەیەک بوجە و داهات بە شێوەیەکی شەفافانە و عادلانە بڵاوکەنەوە یان بە شێوەیەکی عادلانە دابەشیکەن، بۆیە ئەو دامەزراوانە ناتوانن ڕێگری لەوە بکەن، چکە خودی خۆیان ناشەفافن، کە ناشەفاف بوون کەواتەوە گەندەڵیە، دەبێ ملت ئەبێ کۆمەڵگا ئەبێ ملت شەریکی حکومەت بێ، شەریکی دەسەڵاتەکان بێ، لە چی؟ لەوەی کە کاتێک کە داهات هەیە ئەبێ ملت بزانێ داهات چەندە بێ و چەند نییە، چۆن سەرفەکرێ و ملت بێبەش نەبێ لەو داهاتەی. کاتێک کە دامەزراوەکان ئەمانە بە شەفافیت بڵاو نەکەنەوە کەواتە متمانەی خەڵک لاوازی و ناتوانن لێپرسینەوە بکەن لەسەرەوەی کە گەندەڵی هەیە یان گەندەڵی نییە، وە بەربەست دروست دەبێ، کەواتە بۆیە ناتوانن دامەزراوەکان بە تەواوەتی کار لەسەرەوە بکەن کە کاتێک دەسەڵات و حکومەت خۆی شەفاف نەبێ بەرامبەر بە ملەتەکەی. بەتەئکید ئەگەر بین باسی گەندەڵی بکەین لەسەرەوە خێزانەیەک کەم دەرامەتن بە ئاشکرا دیارە کە کۆمەڵێک بڵین کۆمەڵێک گرفت دروست دەبێت. وەکو پێم کوتی لەوانەیە ئەو ژنایان ئەو خێزانە تووشی دەستدرێژێکی سکسی بێ بەرامبەر بۆی کە کارێکی پێ بدرێ، بەرامبەر بۆی کە داهاتێکی بۆ دابین دەکرێت، یان زۆر جارە بینین هەر لە خێزانەکە کچێکی مناڵ ئەدرێ بە کەسێکی بە تەمەنیان، کەسێکی پایداریان، کەسێکی داهاتی هەیە، ئەمەش هەر گەندەڵیە، چونکە تۆ لە پای بژێوی ژیان لەوانەیە کچەکە بیا بە کەسێکی دەوڵەمەند بۆی بتوانێت ژیانیان دابینکە. لەو ڕۆژانە لە کەناڵەکە لە سایتێک بوو بە کچێک لە هێندە هەندستانە باوکێک کچەکەی خۆی کە تەمەنی 13 ساڵە بە پیاوێکی دەوڵەمەند دەفرۆشە لەبەرەوەی بژێوی ژیانی نییە، کەواتە ئەم حالەتە ئەوەیە کە پێی دەڵێ گەندەڵی. بۆچی؟ لەبەرەوەی کاتێک کە ئەگەڕێنەوە سەر دیسان جارێکی تر حکومەت و دەسەڵات، کاتێک کە پلان نەبوو بۆ بژێوی ژیانی کۆمەلگاکە، بژێوی ژیانی خێزانەکان، کەواتە تووشی ئەم حاڵەتانە ئەبین. ئێمە باسی ئەو مەکەن ئێمە لە پارێزگا دائنیشین لەوانەیە لە زۆربەی شوێنەکانی دوورەکانی لادیەکان لەوانەیە کۆمەڵە گرفتی زۆر لەوە گەورەتر هەبێت کە بەرامبەر بە داهاتێک بەرامبەر بەیەکەوەی کە خێزانێکی کەم دەرامەتە یان هەر نیەتی ژیانی دابینکە کۆمەڵە گرفتی زۆر خراپی توش نەبێ بەرامبەر بەوە. بە حکمی ئەوە هەر لە کۆنەوە ژنان پەروەردەی خێزانەکە، پەروەردەی ماڵ و مناڵ بەدەست ژنەوەیە. هەروە بووە لە کۆنەوە هاتووە لەو کاتێک کە دایکە ئادەم و بابە حەوا هەبووە، پەروەردەی مناڵەکان بەدەست ژنەوە بووە. باوک لەبەرەوەی کە بەردەوام لە دەرەوە کارەکە و هەوڵەیە کە بژێوی ژیان پێیا بکە، ژنان بەردەوام مەسئولیەتی خێزانی کەوتۆتە سەرشانی، ئیتر چ لە پەروەردەکردن، چ لە گەورەکردن، چ لە دابینکردنی خواردەمەنیش، چی هەتا پەروەردەی یعنی هەتا خوێندن، زۆربەی ئەمانە لەسەر ژن بووە. بە حکمی ئەوەی ژنان تەحمولیان باشترە، ژنان بە بەزەیترن، ژنان عاتیفەترن بەرامبەر بە مناڵان، یعنی بۆ پەروەردەکردن، بۆیە زیاتر مەسئولیەتی چێسەرن و ژنان زیاتر یعنی مدەبرترن. نازانم بە کوردی چی پێ دەڵێن، یعنی وەک بڵێ چۆن ژنان یعنی زۆر جار
خێزانی کەم دەرامەتیش هەبووە زۆر هیچیان نەبووە بەڵام توانیوتی قەنەعات بە مناڵەکانی بێنێ کە بژێوی ژیانی کەمیش بێ بتوانن ئەوان قەنەعات پێبین و بە مناڵەکانی پێپەروەردەکە. بۆیە ژنان زیاتر توانای بەرگری خزمەتکردنی ماڵ و مناڵیان هەیە و پەروەردەیان هەیە نەخێر، چونکە لەبەرەوەی زۆر نادات پەروەری و نەعەدالەت هەیە لە نێوان خزمەتگوزاریەکان و سیاسەتی حکوومەت، لەبەرەوەی کە وەک پێم وتی زۆر جار ئێمە دەبینین خێزانێکی کەم دەرامەت کە داهاتێکیان نییە لەگەڵ ئەوەی کە خەڵکانێک هەنا 5-6 کەسیان داهاتی باشیان هەیە، ئەمانە کە حکوومەت چووکە لەبەرەوەی کە توانیویانە بەهۆی چەند کەسێک کە بیان ناسن لە کۆمەڵە جێگا شوێنی خۆیان بکەنەوە و موچیان هەبێ، بەڵام خێزانێکی کەم دەرامەت لەگەڵەوەی کە لەوانە شەهادەشیان هەبێ مناڵەکانی شادەیە بێیان خێزانەکە شادەیە بێیان هاوسەرەکەی نەیتوانیوە بچێتە ناو پۆستێکی حکومی و یان ببێتە فەرمانبەرێک بتوانێت موچەیەکی وەرگێ لەگەڵ ئەوەش چووکە لەبەرەوەی کە ئێمە مازانی کە وەختی خۆی بودجەیەک هەبوو بۆ ئەوانەی کە ئەو کچان گەورە کچانمان کە لە ماڵەوە بوون یانەوانی بێ هاوژین بوون موچەیەکیان هەبوو، بەڵام حکوومەت و دەسەڵات ئەوەشیان بڕی بەهۆی بەحساب قەیرانی دارایی هەیە، بەڵام ئەگەر بێنە سەر قەیراندا هیچ قەیرانێکی دارایی نییە، ئەگەر قەیرانی دارایی هەبا ئەبوو هەموو کۆشک و تەلارە نەبوو با ئێستا لە کۆمەڵگاکەمان. یەکەم هەنگاو ئەبێ حکوومەت بیر لەوە بکاتەوە ئەم خێزانانێک کە کەم دەرامەتن بیان خاتە سیستەمی بێ جیاوازی ڕەکەزی، بیان خاتە سیستەمی چۆن لە میزانیەی عێراق چۆن جێگایان بکاتەوە کە موچەیان بۆ دەرچێت، چۆن ئێستا لە عێراق هەیە ئەو خێزانانەی کەم دەرامەتن موچەیان هەیە و تەنانەت لە بەشە خۆراکیش جیاوازترین لەگەڵ خەڵکانی ئاسایی تر. حکوومەتی هەرێمیش هەمان ئەو شتە بکات ئەگەر حکوومەت تەشکیل بوو، چکە خۆمان نەزانین جارە پەرلەمان تا ئێستا تەشکیل نەبوو، ئەگەر تەشکیلیش بێ حکوومەت تەشکیل بێ پەرلەمان هەیە بەڵام حکوومەت تەشکیل نەبووە، ئەو کاتە ئەبێ ئەمە یەکەم ئیشی ئەوە بێ خێزانی کەم دەرامەت بخاتە ناو سیستەمێک کە ماگانە موچیان هەبێ و هەروەها کۆمەڵی پێداویستی خزمەتگوزاریان بۆ دابکات، چ لە خەستەخانە بێ چ لە ئاو کارەبا کە ئەوان کەمتر بتوانن هاوکار بن لەوە. سەد بە تەئکید وایە هەتا گەندەڵی زۆر بێ، هەتا ناعەدالەتی هەبێ، هەتا نایەکسانی هەبێ لەم کۆمەڵگایە، دۆخی ژن زۆر بەرەو خراپتر ئەڕوا، چکە دۆخی ژن بە کۆی گشتێکە باسی دۆخی ژن بکەین ئەمڕۆ، دۆخی ژن لە کۆمەلگای لە هەرێمی کوردستان دۆخەکی باش نییە بەهۆی ئەوەی کە کۆمەڵێ گرفتی سەرەکی لە بەردەمی ژندا هەیە، ئەو ژنانێک کە کاری ژەکەن ئەو ژنانێک کە بژێویژیانیشیان نییە، ئەو ژنانێک کە کارەکەن ئەبینین کە لە شوێنی کارەکانیان لەوانێت تووشی دەستدرێژی ببنەوە، لەوانێت تووشی هەڕەشە ببنەوە، زۆر جار بەهۆی جلوبەرجیانەوە، زۆر جار بەهۆی کۆمەڵێک گرفتی ترکە یەتە بەردەمیان کە ژنی کار کە پێیان وایە هەندێک گەنجانیان هەندێک پیاوان پێیان وایە ژنان کاری پیاوانیان بردووە لە کاتێکە بە پێچەوانەیە خۆ نانکردن چەند ساڵە هەرژن کردوێتی ئێستا پیاوان نانەکەن وایەن نا کۆمەڵە هەر هیچ نەڕۆی مریشت چاکردن ئیشی ژنەی کرد، بەڵام ئێستا لە هەموو بازار و کوچە کۆڵانەکان دوکانی مریشک فرۆشتن هەیە کەواتە هیچ جیاوازێک نییە لە کارەکان، چی ژن بێ چی پیاو مەبەستمەوە نییە جیاوازی بکەم، بەڵام زۆر گرفت هەیە پیاوان ئەیخەنە بەردەمی ژنان کە کارەکەن. ئەوانەی کە کەم دەرامەتیشن بە تەکید گەندەڵی زۆر کاریگەری هەیە بەسەریاندا بەهۆی ئەوەی کە خێزانێک لێک هەڵدەوەشێتەوە تووشی کۆمەڵە گرفت دەبن، تووشی دەستدرێژی سکسیە بن، تووشی ناعەدالێتەکە بن لە هەموو حاڵەتێکە، بۆیە پێویستە ئەمانە هەموو چارەسەر بکە. چارەسەرەکانش لەوەی دایە کە دەسەڵات حکوومەت پلانی تۆکمەی هەبێ بۆ چارەسەرکردنی ئەو دۆخەی کە کۆمەلگاتی ئیداعەتی ئەو خێزانانەی کە کەم دەرامەتن، چونکە چەند خێزان پتە بێ ئەوەنە کۆمەلگا و ئەوەنە دەسەڵات ئەوەنە وڵاتەکەت گەشەکە، چەند خێزان تۆکمە نەبێ و چەند خێزان لێک هەڵبۆشێتەوە ئەوەنە ژیانی کۆمەلگات تێگەچێت.